ئەم حکومڕانی هەرێم یا حکوومەتی پارتوێکێتی زۆر بچووکترێ بێتەوە. باشە. و عێراق کۆمەڵێک پلانی تری بەدەسەوە. یەکێ لەوانە خەریکی دۆسیەکە لە دادگا تایبەتمەندیەکانی عێراق نەک نێو دەوڵەتیش کۆمپانیای نەوتی باکوور باشە تۆماری کردو. دۆشەوی شتێک هەبوو ینی کە بیر لەوە بکات ینی ئیش بۆ ئەوەیە کا بڵێ کێڵگەی نەوتی خورمەڵە و کێڵگەی غازی قادرکەرم کۆرمۆر بکوێتەوە دەست عێراق. طبعاً ئەو دووشتە بکوێتە دەست عێراق هەرێمی کوردستان هیچی نامێنێ لەبەر ئەوەی نزیکەی 150,000 بەرمیل نەوت کە هیچ کۆمپانیایەکی ئەجنەبی لێنی و بە باشترین کوالیتیە نامێنێ ئەوە نامێنێ هەرێم نەوتی نامێنێ نەوتی شێخان و کێ سەوە گەرمیان بۆ معلوماتی لە 30,000 گەشتە بە 11,000. باش ئەو کێڵگەی ئەوە کێڵگە گەورەکەیە دڵەکەیە. دوو غازی قادرکەرم کارەبای هەموو کوردستان لە غازی قادرکەرەمە جگە لە دابینکردنی غازی ماڵان بەڵێ ئەڵێ ئەمە سەر بە کۆمپانیای نەوتی بە یعنی تۆ غاز نەمێنێ کارەبات نەمێنێ نەوتیشت نەمێنێ کەواتە هیچ کارتێکت نامێنێ. ڕێکەوتنەکە نەکرێت لەگەڵ بەغداد لە بواری نەوت و یاسای بوجە لە بواری داهاتی ناوتی جێبەجێ من ئەمەڵێم نەکرێت مەرگی یەکێتی و پارتی نزیکترە بێتەوە نزیکتر دەبێت. بەڵێ چکە هیچیان ناتوان معاش خەڵی ینی تۆ پێت وایە 4 مانگ معاش نادەیت وەرەوە ئاسان تێپەڕێ خەڵک ناڕزێت کورە چەکدارەکانیشیان بۆیان ناکەن خۆی ناتوانن بەردەوام من لە منی وەرگێ ناتوانن.